بەناوی خۆی گەورە و میێرەبان من ئەلەندکاوە عەلی خاوەنی بەرنامەی قورئانی پیرۆز لەم ڤیددیۆیە باسی هەرێک لە بەشە گرنگەکانی ئەم بەرنمەیە ئەکەین کە لەم دواییانەدا داخڵ کراون. ئەم بەشەی خوارەوە پێک دێت لەم چوار دوگمەیە کە دوگمەی سەرەکی لێرە مەبەستی لە قورئانە ئەم دوگمەی کتێبە. دوگمەیەکی ترمان هەیە ئەم مەبەستی لە فەرهەنگی قورئانە کە مەبەستی لە فەرهەنگی ڕیشەیی وشەکانی قورئانە، واتە هەریەک لە وشەکانی قورئان ئەچنە سەر سێ پیت یان با بڵێن ڕیشەکانیان تعریف کراون لێرە. بۆن ئێستا گەچینە سەر بەشی پیتی تا لێرە وشەیەکی وەکو تابوت یان تەبەڕە یان تەجەڕە یان تەحتە یان تەخەذە یان تەڕەبە تەرەثە، ئەمانە هەمووی لە قورئاندا هەن بناغەی ئەو وشانن کە لە کۆمەڵێک ئاەتی قورئاندا هاتوون. یەکێک لەوانەوە منە تەبعە 158 ئاەتی لێوە دروست بوو و هاتووە. تەبعە لێرە بە کورتیەکەی یەک پێناسی بۆکە کە ئەتوانی بە 2 بەو شوێ توانی فۆنتەکە گەورە بکەیت و بچووکەیتەوە و ئاەتەکە هەموو ئەو ئاەتانی کە لەسەر سێپیتی تەبعە هاتوون لەم بەشەیە هەن کە لێرە ئەتوانی ئاەتەکان ببینی. زۆر باشە. ئەم بەشی فەرهەنگە و لێرەشە بەشی فەرەنگی واژە قورئانیەکانمان هەیە کە هی مامۆستا ناسی سوبحانیە کە لایەن بەڕێز دکتۆر مەحموود زمناکۆییەوە کۆکراوەتەوە. ئەمانە هەمووی لە بەشی دەربارە کە ئەم بەتنەی ئێراکە ئەم دوگمەی ئێراکە لێرەیە هەمووی بەردەستە دەربارەی بابەتەکان. ئەمەش دەربارەی بەرهەمەکانی هێڤیە کە بەرهەمی بەندەیە کە لە تەفسیر و وەرگێڕان و ئەم فەرهەنگی ئێرە پێکاتوە. هەروەها ئەم بابەتنامەی ئێرەش ئەم بابەتنامەیە وەکو ئینسایکلۆپیدیایەک وایە بۆ قورئان، واتە بابەتی گشتی تایە لەباری قورئانەوە. بۆ نمونە سێبەری خوددا مەبەستی لە چییە؟ بۆ نمونە زمان پارێزی، بۆ نمونە دواکەوتویی گوناهە، واتە خەڵک یان کۆمەڵگەکان کە دواکەون خۆی لە خۆیان گوناهە. ئەمە بە کورتێکی بابەتێکە بەم شێوەیە کە لە سەرچاوی هەمە جۆرەوە هێناومە. ئەنجا لێرە ئەم کاتەگۆریانەمان هەیە، با بڵین ئەم پۆلانەمان هەیە. بۆ منە کە پەنجانی بە ئینجیلە هەموو بابەتانە دوێنێکە لەسەر ئینجیلە، یان بۆ منە کە پەنجانی بە بۆ منە خۆشەویستیە سێ بابەتی خۆشەویستیتیایە، یان بۆ منە کە پەنجانی بە قوڕ بابەتێکە بوێنێکە پەیوەندی بە ئادەمەوە هەیە، یان بۆ منام ئادەمە لێرە و پێداکردن بۆ نمونە، ینی بابەتی هەمە جۆری تایە لێرەیە. لێرە شاتوانی گەڕام بکەی بۆ هەموو بابەتانە. زۆر باش. ئەم دوو بەشەمان لێرە باس کرد بە خێرایی. لێرەشە بەشێکی ترمان هەیە کە بەشە سەرەکیەکەی ئەپلیکیشنەکەمانە. لێرە ئەمە بەشی سوورەتەکانە، ئەتوانین لێرەیە گەڕام بکەی، لێرەیە گەڕانی عەرەبی بۆ خودی ئاەتە عەرەبیەکانە بێ بگەڕی لێرەیە، کاتێک ئەماکەی بەوە بۆ بە ناو تەفسیرە کوردیەکان هاگەڕی. ئەمەیان لە ئێستا زۆر بەردەست نییە، بۆیە لێرەیە باسی ناکەم. دڵخوازەکانیش ئەوە دیارە کە ئەگە بتوێ ئاەتێک فەیڤرت کەی یان دڵخوازی بکەی. ئەوەی کە لەم دواییانەیە دەرچووە کە ئینشاڵڵا لەم یەک دوو ڕۆژە بەردەسە بێ، ئێستا 2/12/2024 ئینشاڵڵا سبەینە یان دوو سبەی ئەگەری هەیە بەردەست بێت ئینشاڵڵا. ئەم بابەتی ئێرەیە کە نووسراوە بابەتەکانی سوورەت. بۆ منە من بابەتەکانی سوورەتی فاتیحە هیچ شتێکی تیان نیە، هیچ بابەتێک بەردەست نییە، لەبەری سوورەتی فاتیحە خۆی حەوت ئاەتە کە یەکەیتەوە حەوت ئاەتە، شتێکی ئاسانە، یعنی توانی بزانی باسی چیەکە بەعام. بەڵام سوورەتی بەقەرە سوورەتێکی دوور درێژە، تۆ بم ناتێ بزانی چه بابەتێکی تایە. لێرە پەنجەیەکەنی بە و هەموو ئەو بابەتانی لە خۆ گرتووە کە تۆ بە پوختی بابەتەکانی سوورەتی بەقەرە ببینیت. لێرە نووسراوە خواردنە حرامکراوەکان حرامەکان باڵین، کاتێککە پەنجەی پیانی پێتەڵێ 173 ئاەتی 173 کاتێککە پەنجەی پیانی ڕاستەوخۆ ئەدباتە سەر ئاەتی 173 لە سوورەتی بەقەڕەیە. بەو شێوەیە یان لێرە ژوو هەمان شێوە هەمانە عینیشت. بۆ من لێرەیاڵی مەی و قومار 219 يسألونك عن الخمر والميسر. بۆ نمونە شتێکی تر چاکەکردن و منەتکردن، باسیێواکە چاکە بکە بەڵام منەت مەکە بە دوایە. کاتێک ئەم ئاەتە پەنجەی پیانیت ئەم بەشاکرێتەوە. ئەم بەشە چییە؟ لێرە تەفسیرەکەی تایە، تەفسیرە کوردیەکەی تایە. لێرە توانین بڵێ پاشتر، واتە بچی بۆ ئاەتی پاشترە ئەگۆڕێ ژمارەکە 267 268 269. باشە. ئەم وەرگێڕانی هێڤیە هی بەندەیە بە ناوی دایکمەوە دامناوە و 11 تەفسیری کوردی تایە بەدەر لە زمانی ئاماژەکە کە بە تەفسیر حسابی ناکەم. لێرەیە زمانی ئاماژە چییە؟ ئەکرێ بیکەیتەوە کە کردەوە بەم شێوەیە زمانی ئاماژەی تەیە بۆ نابیستەکان. ئەتوانم لێرە بە هەمان شێوە بە پەنجە
فۆنتەکەی گەورە بکەم باشە ئەها الشەیطان یعیدکم الفەقرە یان فقرە غەڵەت نەبم لێرە شا بە ئاماشەوە ئەها ئەتوانی بۆمە وەرگێڕان و تەفسیرەکان بگۆڕیت ئەم وەرگێڕانی هێویە لێرە بۆمە لە هەر یەک لە ئاەتەکانە چیمان هەیە ئەو 1 و 2 سێمان هەیە کە لێرە تێبینیە مەبەستی لە ئیزافەیەکی ئەو بابەتەیە باشە بۆمە شعرێکی تایە یان حەدیثێکی تایە یان قسەی زانایەکی تایە لەباری ئەو ئاەتەوە لێرێشە ئەتوانین بۆم نەبچینە سەر ئاەتی دڵخوازی خۆمان کامانێ بچینە سەری لێرا لە مەچمە سەر ئاەتی کورسی کە ئاەتی 255 ئەڵێم ڕۆیشتن ڕاستەوخۆ ئەم باتە سەر ئاەتی کورسی کاتێک کە پەنجەی پیانم ئەگەر دیقەت بن لێرەیە یەکمان هەیە دومان هەیە سێمان هەیە 4 5 6 حو کاتێک کە پەنجانم بە سەیە بابەتێکم بۆیانێ سەبارەت بم لە تا ئاەتە یعنی ها با بڵین ئەم دەستەواژەینەوە ئاەتەکە کاتێک کە پەنجانم بە حوتە تێبینی حوتە مەکرێتەوە کاتێک کە پەنجانم بە شەشە بە هەمان شێوە زۆر باشە جا ئەوەی کە گرنگە لێرەیە من باسی فەرەنگەکەم کرد لێرەیە ئەوەی کە گرنگە لێرەیە ئەوەیە کە بۆم من لە سوەتی بەقەڕە ئاەتی 255 کۆمەڵی گوشە هەن لەو ئاەتەیە من لی تێناگەم یەکێک لەوانە بۆ نمونە سینە یعنی چی نەوم ئەزانم یعنی چی یعنی خەو ئەی سینە یعنی چی ناچم سێری ئەم کوردیە بکەم بەتەنها بۆم ناڵێن نەوە نەوزێک دەیگرێتەوە نەخەوێک نە ئەچم پەنجانم بەم ئەی ئێرەیە کە پەنجەی پیانم هەموو ئەو وشانم بۆ یەنێکە لە ئاەتەکەیە هەن من بە دوای چی ئاگەڕام بە دوای سینە ئاگەڕام ئەوەتە لا تەخودهو سینەتون وەلا نەوم سینە پەنجێکی پیانم بە تەواوەتی یەک پێناسی ورد و درشتی ئەو وشەیەمان بۆ ئەکات بەو شێوێ بۆم نەوشەی سەماوات لە چی هاتۆ لە سەماوە هاتووە لە سێپیتی سەماوە لێرە شاباماشێوەتوانین فۆنتەکە بچوو بکەین و گەورە بکەین و لێرە شابوون ناگەبمانەوێت بوکمارکی پێینەمایەتە ئەڵین 255 بۆم بوکمارکە ئیتە دەری دەرەوە لێرەیاڵێت دەقی دەستنیشانکرا و سوەتی بەقەرا سوەتی ژمارە 2 ئاەتی ژمارە 255 بۆ شێوێ لێرە شاتوانی باماشێوە بەزم بەشە زۆر تاوا نەکراوە ئەڵی 255 ئەسمە سەر سوەتی ژمارە 2 ئاەتی ژمارە 255 کاتێک ئاڵێم ڕۆیشتن یەکسەر ئەچێتە سەر 255 و لێرە شا بە هەمان شێوە ئەتوانی چەند ئاەتێک پێکەوە کۆپی بکەی ئەمە یەک ئەمە دوو ئەمە سێ ئەمە چوار ئەمە پێنج ئەمە کۆپیم کرد ئەچیتە شوێنێکی تر پێیستیەکەیت و بەو شێوەیە لێرە بۆم ناگەرمە بکەینە دڵخوازەکان اینە ئێرە بەم شێوەیە چەوەتە دڵخوازەکانەوە ئەتوانین لای بدەیت کە لات برد نامێنێت خی گەورام لایەک سەلامەت کا و بیکاتەمای خێر و بەرکەت بۆ هەمووان